دوجار فارگۆنی سیاسەتی حەکیمانەی یەکێتی نزیک دەبێتەوە لە گەیشتنی بە وێستگەی کاراکردنەوەی پەرلەمان و هەنگاونان بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی لایەنەکان کە بەڕای شارەزایان ئەم سیاسەتەی یەکێتی ڕنگدانەوەی واقعی ئەمڕۆی هەرێمە و هەنگاوێکی گرینگە بە ئاڕاستەی دووبارە بنیادنانەوەی متمانە لە نێوان لایەنە ناکۆکەکانی هەرێم. یەکێتی هەردەم ئەمەی بارکی خۆی زانووە کە هەوڵبات یەکڕێزی نیشتیمانی بپارێزیە کاتێک کە ئێستا قسە لەسەرەوەکرێت گۆڕانکاری لە منطقەکە بێت دیارە ئەو گۆڕانکاریە بە باش و خراپی پزیشکی بەر هەرێمی کوردستانەکەوێ لە هەمووی گرنگتر یەکێتی نیشتیمانی کوردستان هەست بەم خەتەراکە کە بۆ وەکو خۆ ئامادەکاریەک بۆ ئەم مەسەلا پێویستمان بە یەکڕێزی نیشتیمانیە. لێرە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ڕۆڵە کاریگەری مێژوویەکەی خۆی هەردەم بۆ هەموو کاتێک ئەبێ هەوڵیەوە بە ئەو پەیامەی کە هەڵی گرتووە لە پێناوی یەکڕێزی نیشتیمانیە. ئێمە بە جدی دقت بدەین لەو وەزع سیاسی کە لە هەرێمی کوردستانە دروست بوو ئەبینین ئەحزاب سیاسیەکان زۆربەی زۆریان ناتەبا و ناکۆک بوون بەرامبەر بە یەکتری. بەڵام ئەگەر دقت لە یەکێتی نیشتیمانی بدەین یەکێتی نیشتیمانی لە هەموو ئەحزاب سیاسیەکان بە یەک دووری دوور بوو. داخل هیچ کێشەیەک نابوو وەکو حیزبێکی عریق چاودێری کێشەکانیە کرد تاکو کێشەکان دۆزێتەوە و چارەسەر بۆ کێشەکان دۆزێتەوە. جار بەجار لەم بینای یەکێتی نیشتیمانی قسەیە و لێدوانی هەبوو وە کۆبوونەوەی لەسەر کێشەکان کردووە. ئەگەر دیقت لەمانە بدەن ڕۆڵی یەکێتی لە شووا گرنگ دەرەکەوێت لەویا گرنگ دەرەکەوێت هەچی خەڵکە خواستی لەسەر یەکێتی بوو داخل بێ بۆ چارەسەرکردنی کێشەکان هەچی ئەحزابی سیاسی هەرێمی کوردستان هەیە کە ناکۆک بوون بەیەکەوە چاوەڕی ڕۆڵی یەکێتیانە کرد تا داخل بێ بۆ کێشەکان حەل بکە. ئەلێرەوە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرئەکەوێ و ئەبینرێ. سەرهەڵدانی کێشە و ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان سەرەتاکەی بەداخستنی دەرگای پەرلەمان دەستی پێکرد بەڕای چاودێرانی سیاسیش یەکێتی لەو کاتەوە هەموو هەوڵێکی خستووەتە گەڕ بۆ ئاساییکردنەوەی ئەو بارگرژی و ناکۆکیانەی لایەنەکانی گەیاندبووە ئاستی دەرگا داخستن بەڕووی یەکتریدا. یەکێتی بەردەوام لە هەوڵا بۆی ئەم نەرمینوانەی بێتە هۆی ئەوەی کە هەموو هێز سیاسەکان کۆ بکاتەوە لە دۆری مێزی گفتوگۆ وەکو من لەسەرتا باسم کرد. ئێستا بێمتمانیشی تەواو لە نێوان هێز سیاسەکانە ومێ دەکەین کە لە داهاتووە متمانە جارێکی کە بگەڕێتەوە ڕۆشنایەک هەیە کە لە داهاتووە بتوانرێ پەرلەمان کارا بکرێتەوە و ئینشەڵا هەموو هێزەکان پێکەوە بڕا لە چارەنووسی خەڵکی کوردستان بن. لە کۆبوونەوەکانی و لە تەسریحەکان و لە بەیاننامەکانی و لەو بەشداریکردانی کە یەکێتی بەشداریە کرد لە بۆ ئەحزاب سیاسیەکان دیقت بدا هەمووی هێمنکەرەوە هێواشکەرەوە بوو لە پێناوی بەرژەوەندی گشتیە و یەکێتی نیشتیمانی من وەکو کەسێکی بەلایەن بەرامبەر بە یەکێتی ئەم وەزعی ئێستا کە باسیەکەم بۆتان دیقت بدە یەکێتی نیشتیمانی زۆرترین زەرەری کردووە واتە یەکێتی زەرەری کردووە لە وەک حیزب لە پێناوی بەرژەوەندی گشتی خەڵکە. ئەمەیە ڕۆڵە محورەکەی یەکێتی نیشتیمانی. سیاسەتی یەکێتی هەمیشە بە ئاڕاستی هەوڵدان بووە بۆ ڕێکخستنەوەی ناوماڵی کورد و کۆتایی هێنان بە ململانیەکان هەموو ئەمانەش لە پێناوی کۆدەنگی نیشتیمانی و خۆشگوزەرانی هاوڵاتیان بووە. لەگەڵ دروستبوون و سەرهەڵدانی کێشە سیاسیەکانی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکانیش دەرگاکانیان بەڕووی یەکتریا داخست بەڵام بە هەوڵە حەکیمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان توانرا لایەنە سیاسیەکان تا ڕادەیەکی باش لە یەکتری نزیک کرێنەوە و لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان و ئەو دەرگا داخراوانە بەڕووی یەکتریا بکەنەوە. پێشڕەو مەجید، گەلی کوردستان، سلێمانی.